بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. ئازیزان سڵاوتان لێبێت. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پرۆگرامی ئێوارەی سلێمانی دەست پێ دەکەین. ئەمڕۆ باس لە تەور بابەتێکی گرنگ دەکەین کە پێویستە هەمووان زانیاریمان لەبارەیەوە هەبێ، ئەویش مادە هۆشبەرەکانە. ئەو هۆکارانە چین کاوا دەکەن کەسێک ئالوودەی مادە هۆشبەرەکان ببێت، یاخود ئەو ڕێگەیانە چین کە دەبنە هۆی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان. چی بکەین بۆەوەی کاتاکەکانی کۆمەلگا پارێزراو بن لە بەکارهێناری مادە هۆشبەرەکان. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن، پاش ناوبڕێک لەگەڵتان دەبین. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادەیەکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت، چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. ئازیزان دووبارە سڵاوتان لەبێت. با میوانداری هاوسەر ساڵح باس لە مادە هۆشبەرەکان ئەکەین. وەک پێشتر باسم لێوە کرد، ئەمڕۆ میوانەکەم زۆر تایبەتە، پێکەوە گفتوگۆیەکی تایبەت دەکەین. هیوادارم هەمووتان بینەری پرۆگرامەکە بن، چونکە بەڕاستی گرنگە دایکان و باوکان بە تایبەتی زانیاری تاویان هەبێ لەسەر مادە هۆشبەرەکان. میوانەکەی ئەمڕۆم هاوسەر ساڵح شارەزا لەباری مادە هۆشبەرەکان پێکەوە گفتوگۆ دەکەین. زۆر بەخێر کاکاوسەر. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ بانگێشتەکەتان، زۆر سپاس بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە بە پێز و گرنگە لە ئێستا. سپاسان. زۆر سپاس. کاکاوسەر دەمێ سەرەتا باس لەوە بکەم کە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان ناوچە و شار و شارۆچکە ناناسێت، بەڵکو لە هەموو جیهاندا بڵاوە. بەڵام تا چەند لە کوردستانی عێراق و یاخود باڵین لە هەرێمی کوردستان ئەو بڵاوی هەیە؟ بەڵێ، پێشێکی ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی مادە هۆشبەرەکان، مێژوویەکی زۆر کۆن و ڕێکدا داکوتراوی هەیە لە سەرتاسەری جیهانە و لەم ساڵانەی دواییشە بەداخەوە بۆ بەدیادە لە هەرێمی کوردستان، لە ناوچەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش. و ئێمە پێشتریش کە باسم لەوە کردووە بەختمان نیە لە ڕووی جوگرافیەوە، لە ڕووی جوگرافیەوە وڵاتی ئێمە کەوتۆتە سەر هێڵێکی ئاڵتوونی گواستنەوەی مادەی هۆشبەر نێودەوڵەتی کە با بڵێن ترانزیتێکی بەردەوام هەیە لە بینی سنوورەکانی ئێران بۆ تورکیا کە بە هەرێمی کوردستاناتی ئەپەڕێ. ئەمە ژوای کردووە ئێمە پشتی شێرمان بەرکەوێت لە بڵاوبوونەوە لە ساڵانی 2000ەکان بەدواوە بۆ ئێستا تا ئەم چرخەی ئێستا. بەڵام خۆشبەختانە لەگەڵ ئەوەشە دام و دەستگاکانی میری ئەو دام و دەستگا مختصانەی کە دامەزران بۆ بنبرکردنی ئەو مادەیە، خۆشبەختانە ئەوانیش هەمیشە چاوکرا و دەستکراون و وەلا هەمیشە لە هەوڵی ئەوان کە بنبڕ و یاخو سنوورێکی کە بنبرکردن زۆر ئەستەمە، بەڵام سنوورێکی تەواو بەرتەسکی بۆ دابێن. ڕاستە بە دڵنیاییەوە. پێت وایە لە هەرێمی کوردستان ساڵ بە ساڵ ئەو هۆکارانەی کە بنە هۆکاری بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان بەرەو زیاتر بڕۆن یاخود بەرەو کەمترە ڕۆن؟ لە جیهانە بەرەو زیاتر چووە، لە جیهانە بەرەو پێشترە چێ، بەڵکو ئێمەش بەشێکی لەو جیهانە بەداخەوە ساڵ بە ساڵ ئامارەکان ترسناکترە بن لە ناو تاک و خێزانیشە. هۆکارگەلێکی زۆر هەیە، بەڵام هۆکاری ئابووری، هۆکاری هەڵوەشان و لەبەرێک هەڵوەشانی خێزان، هۆکاری کۆمەڵایەتی کە ئەمە هۆکارە دیارەکانن بەداخەوە لەم ساڵانەی دوایە گرفتی ئێمە زیابوونی ئەو هۆکارانەیە، گرفتی ئێمە زیابوونی ئەوەیە کە قەیرانی ئابووری هاتوو بەسەرا کە ئەمە خۆی پانتایەکی زیاتر بڵاو کاتۆ لە ڕووی ئەوەی بەکارهێنان و هەم بازرگانی پێوەکردنیش. بەداخەوە
شیرازی خێزانیش کە ئەمە لە ڕۆکۆمەڵایەتێکەوە بەڕاستی دەورێکی باڵای هەیە. باست لەوە کرد لە قسەکان تاکە لە تاکەکاندا نەماوەتەوە بەڵکو بەرەو خێزان ڕۆژوە. ئایا خێزان هەیە ینی بەکارهێنەری و مادەیە بن؟ بەداخەوێن ئێمە جاران ئێمە کە لە خێزانێک تاکێک دەستگیرەکە ئالوودە بوو یاخو بازرگانی پێوەکرا با بڵێن خێزانەکە بە چاوێکی شەرمهێنەر سەیری ئەو تاکی خۆیانیانەکرد. بەداخۆ ئێستا هەندێک خێزان هەیە کە ئاوە لە بەریەک هەڵوەشاون خێزانەکە بە عام جیرۆدەی دەستی ئەو مادەیە بوون. خێزانەکە بە عام ئەناڵێن بەهۆی کێشانی ئەو مادەیەوە یاخو بەهۆی بازرگانیکردن بۆ مادەیەوە ئەو حاڵەتە هەبوو کە خێزانی بە کاملی خەریکی کێشانی مادەی خۆشبەر بوون. بەداخەوە ئەڵێم دووبارە ئەوەش کۆمەڵێک یعنی فاکتەر هەیە کە ئەو خێزانانە وای لێ هاتووە خێزانانە بە عام جیرۆدەی ئەو مادەیە بن. هۆکارەکان چین بۆی کە زیاتر تەشەنە بکە زیاتر بڵاو بێتەوە بەدەستخستنی ئاسانتر بووە یاخود هەرزانی مادەکەیە پێما بێ ئەو مادانە هیچی ئەوەندە هەرزانین کە هەر تاکێک بارزوی خۆی بتوانێت بیکڕێت. بەڵێ بەدڵنیاوە هۆکارەکان هۆگارگەلێکن بەڵام بۆ بەدەستخستن ئاسان هەر بە هەمان شێوەجاران لە دەرەوەی یاسایە. بەڵام وەکو پێم وتیت ینی جوگرافیای وڵاتی ئێمە لە سنوورەکانەوە ئەو پشێوە ئەمنی کە لە سنوورەکان هەیە بۆ بەڕێگە خۆشکردن بۆ ئەو تاجرە چاوچنۆکانە کە ئەو مادانە بە شێوەیەکی لێشاو داخڵکەنە وڵاتەکەمانەوە. یعنی وڵاتی ئێمە ئێستا بەرکەوتی زۆر هەیە لەگە ئەو مادەیە ئەمەش وای کردەوە بالفعل بە ئاسانتر دەستکەوێ. بەڵام وەکو پێم وتی ینی لایەنە کۆمەڵایەتێکەش کە ئێستا بەداخەوە ئەبینین هەڵوەشانی خێزانەکان زۆر بووە. یعنی خێزان سەیتەرەی خێزانی نەماوە لە نێوانیان تاکەکان ئاگیان لێک نییە. تاکەکان زیاتر بە شێوی فری و سربەخۆ ژیانی خۆیانە بەنەسەر. ئەمەش وە ئاکا کە ئەو کەسە هەم لە ڕۆ دەرونیەکەیەوە کە کەسێکی گۆشەگیر و تەنیایە و پەنابەرێ بە ئەومادانە هەمیش لەو ڕۆی کە هیچ سانسۆرێکی خێزانی لەسەر نییە فری بێ لە بەکارهێنانی ئەو مادانە دەنا لە شێوەی لە ڕۆیاسایەکەیەوە بە هەمان شێوی جاران و زۆر تونتر یاسا ڕۆبەڕویان ئەوەستێتەوە. بەڵام بەداخەوە کەوتم سنوورەکان ئێمە یارمەتیدەری وڵاتی ئێمە نین یارمەتیدەری ئەوە نین ئەو مادانە بنبەر بن و کەسانی چاوچنۆک کەسانی دژمنی مرۆڤایەتی بەڕاستی چونکە ئەو مادەیە پێشەوەی دژمنی هەر شتێک بێ پێش دژمنی وڵات دژمنی مرۆڤە لە هەر شوێنێک بێ. یعنی تیرۆرە لە خراپترین جۆرەکانی تیرۆرە چونکە تەنها تیرۆری ڕۆحی ناکە تیرۆری جەستەیی تیرۆری فەسادی ئەخلاقی تیرۆری کۆمەڵایەتی پاشان تیرۆری ڕۆحی ینی هەموو جۆرەکانی تیرۆر لەو مادەیە کۆبەتەوە. ئەوە ئاگەیەنێکە بەڕاستی ئێمە بێ هەمومان هاوکار بین بۆ بربەزدانان لە ڕێگەی ئەو مادەیە کە نێڵی تیرۆر ماکات. مادە کحولیەکان ئەچنە بابی ئەمادە هۆشبەرەکانەوە. مادەی کحولی مادەیەکی هۆشبەرە بەڵام بەو شێوازە خراپەنی ینی لە ڕۆزانستەکەیەوە بۆ شێوە ئەمە ئەگەر بەشبەشیکەین لە ڕووی دینیەوە هەموو مادێکی هۆشبەر بەکاری لە قورئانی پیرۆزە بەکاری شەیتان و خۆی گەورە فەرمی لی دوور بن ینی هەموو مادێکی هۆشبەر. بەڵام جۆری ئالودۆبوونەکەی جیاوازە ئەو جۆرەی ینی لایەنە خراپەکانی جیاوازن. مادەی هۆشبەری وەکو جۆری تلیاک و حەبی هۆشبەر و شیشە و کراک و هێرۆین و ئەو مادە کیمیاکانی کە دروستەکرێ لانی جەستەی لانی تەندروستی زۆر کاردانەوەی خراپتری هەیە لە مادە کحولیەکان. مادە کحولیەکان با بڵێن بە شێوازێکی کەمتر بۆیە کە ئابینن یاسا لە بەرامبەر مادەی کحولی ئیجراعاتی هەیە بەڵام ئیجراعاتێکی زۆر خەفتری هەیە لە بەرامبەر ئەم مادانە واکەن بە ڕێژەیەکی زۆر توهۆشە لای خۆ نەمێنێ بە ڕێژەیەکی زۆر جەستە و ماندوو بکەن تووشی نەخۆشی جۆرا و جۆرە بکەن. لەبەر ئەوەیە ینی هەردووکیان لەو خاڵای هاوبەشن کە هۆشە ناهێڵێ بەڵام ڕێژە و جۆرەکەی جیاوازە. جۆرەکانی مادەی هۆشبەر جیاواز و چەند جۆرێکن با بڵێن بەڵام ئەوەی کە ئاسان دەست هەوڵاتی بکەوێت یاخود سەرەتایەک بێ بۆ دروستبوونی گەیشتن بە مادەی هۆشبەر و ئالوودەبوون کامەیانە؟ زۆر بەداخەوە مادەی هۆشبەر لە بواری پزیشکیە سوودێکی گەورەی بە بواری پزیشکی گەیاندنەوە بۆ چارەسەرکردنی دێن نەخۆشی. بەڵام بەکارهێنانی نەخۆش لەسەر ئەو ڕەچەتە پزیشکی بۆ دیاریکراوە خەڵات بەکارهێنانی نەخۆش ئەگەێنێ بۆ حاڵەتی کە مدمین بێ و ئالوودەی مادەی هۆشبەر بێ و پەلکێش بێ بۆ مادە هۆشبەرە کیمیای خراپەکان. نمونەمان هەیە ئێمە نمونەمان هەیە نەخۆش بووە بەهۆی نەشتەرگەریەک و جۆرێک لە حەبی هۆشبەری بۆ دیاری کراوە کە بە بڕێکی کەم جوڕەیەکی کەم وەریگرێ
ئەو خۆی هەستا بڕەکە جورعەکەی زیاتر کردووە تاوای لێ هاتووە مدمین بوو ینی حەزی بە خواردنی ئەو حەبە هەبوو کە لە ڕووی تەندروستیەوە ئارامی پێبەخشێ وای لێ هاتوو وای گەیشتۆتە ئاستێک کە تەواو مدمین بوو ئەو بڕێ زۆر زۆر لە ستانداردی پزیشکی زیاتر بەکارهێناوە دوایی ئەمە شەرفەترێک ئەو چێژەیە پێبەخشێ بەجەستی کە لە ئازارەکەی بە دوور بێت دوای ئەو شانیاوەتە بەر و ڕۆشتۆ بە دوای مادەکانی تر کە لەو بەقەوەترن بەداخەوە لە ناو کۆمەلگایە ئاسانترین جۆری مادەی هۆشبەر کە دەستکەوێ حەبی هۆشبەری پزیشکیە مادە هۆشبەرە پزیشکیەکانە کە ئەمە بەڕەچەتی پزیشک و بە لە دەرمانخانەکان ئەتوانێت زۆر بە ئاسایی دەستکەوێت تا چەند پێویستە بەڕەچەتەی پزیشک نەبێت هیچ نەخۆشێک نەتوانێت با بڵین ئەو جۆرە مادانەی دەست بکەوێت کە بنەهۆی وردە نزیک بوونەوە لە مادە هۆشبەرەکان ئێستا خۆی لە ڕووی یاساییەوە بە تەواوی قەدەغێ هەر دەرمانخانەیەک ئەو جۆرە دەرمانە فرۆشن بە بێ ڕەچەتەی پزیشکی تایبەتمەند بە بێ ڕەچەتەی تایبەتمەند بەڵام بەداخەوە وەکو هەموو بازرگانێکی تر لەوەشە کۆمەڵێک کەس هەیە چاوچونەکانە بۆ قازانجی مادی و بەرژەوەندی تەسکی خۆیان بە شێوەیەکی قاچاق ئەیفرۆشن بەڵام خۆشبەختانە لە یاسای تازەیە ئەو مادە پزیشکیانەش هەموو جێکراوەتە لە مادەی نێشتنی بنکردن و نێشتنی مادە هۆشبەرەکان بە پێی یاسا ڕێکخراوە کە ئەوانش مادەیەکی قاچاق و بە بێ ڕەچەتی پزیشک وەکو هەموو مادە هۆشبەرەکانی تر مامەڵەیە گەڵاکرێت. باشە کام تەمەن زیاتر ئالوودە بن بە مادە هۆشبەرەکان ئەوەی کە باوە ئەوەی کە لە بەرچاوە تەمەنێکی گەنج تەمەنێکی ئامێر منداڵ یان تەمەنێکی گەنج یعنی ڕێژەکە بە دیاری کراوە لە نێوان 16 بۆ 20 ساڵی کە ڕێژەیەکی زۆر زۆرە لە 20 ساڵ بۆ 30 ساڵ لەو ڕێژەیە پێشتر کەمترە لە 30 بۆ 40 ساڵ هەیە بەس کەمترە لە هەردوو ڕێژەکەی تر بەڵام لە سەروی 40 ساڵیەوە خەڵکێکی کەم زۆر کەم یعنی تۆمار کراوە ئەمەش ئەومان پێگەینی ئێمە بێت چاودێر بین وەکو خێزان وەکو کۆمەلگا لەسەر گەنجەکانمان ئەو کەسانی کە تووشیانە بێت لە تەمەنی گەنجێتیەوە ئەوش بە کۆمەڵی فاکتەر و هۆکارەوە چین ئەو گەنجانەمان وا لەکەن پەلکێشانەکەن بۆ ناو ئەو خواردنی ئەو ژەهرە ئەو بۆ ناو ئەو فەزاوێرانکەرەی کە هەیە لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. باش هۆشیاری کۆمەلگا هۆشیاری تاک لەبارەی مادە هۆشبەرەکانەوە لە چه ئاستێکدایە تا چەند تاکێک هۆشیاری هەیە لە بەرامبەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان؟ لە ئێستا هۆشیاری ینی لە ڕێ ڕێکخراوە میدیاکان و ئەو فەرمانگە مختصانەی میری کە هەستان بە هۆشیارکردنەوەی تاک و کۆمەڵ لە باری با بڵێن بەکارهێنانی مادەی هۆشبەر لە ئاستێکی باشەیە ئاستە باشەکە بە شێوەیەک لە مامناوەندە ینی ڕێگی دانکتەوە بچێتە ناو هەموو چینەکانی کۆمەلگاوە و بتوانین ئێمە هەر لە شێوازی پەروەدەی لە بەروەدەیەکی بنەڕێتەوە لە تاک و قوتابی و کۆمەلگاکەمانکەین کە لە بنەڕەتی ژیانیان ئەوان بە مەترسیداترین لەو مادانە بڕوان و توخنینەکەون بەڵام لەسەر شێوازێکی عام ئێستا خۆشبەختانە میدیاکان هەموو فەرمانگەکان هەموو ڕێکخراوە حکومەکانی کە دژی ئەو مادەی ئەجەنگن توانیویانە فەزایەک دروستکەن کە خەڵک هۆشیارکەنەوە بەڵام ڕێگی دانکتەوە بچێتە بواری پەروەدە و فێرکردن. جا پرسیارێکمە بوو لەو بارەوە تا چەند گرنگە لە بواری پەروەرجە ینی پەروەرجە کارێک بکات کە بەتایبەت وەک باست کرد ڕێژێکی زۆرتر لە ناو منداڵاندا هەیە مێر منداڵاندا هەیە وا بکرێت کە منداڵان زووتر بە زیانەکانی مادە هۆشبەرەکان بزانن لێ ڕابێن کە ئەم مادەیە تا ئەوەندە زیانی هەیە لە قوتابخانەکانەوە بە دەست پێ بکرێت ینی لە قوتابخانەکە و هۆشداریە بڵاو ببێتەوە باشتر نابێت بۆ نەوەیەکی تەندروستتر. بەڵێ تاکید ینی پرۆپۆزڵێکی لەو بابەتەش هەیە لەگە دەستگا پەیوەنددارەکان لە وەزارەتی پەروەردە ینی ئەگەر نەشکرێتە منهەجێکی خوێندن بە شێوەیەکی فەرمی بەڵام لە ماوەی خوێندنیان لە قۆناغەکانی ئیبتیدایی و ناوەندی ینی وا بکرێت کە سیمیناری تایبەت هەبێ بۆ هۆشیارکردنەوەی هەم قوتابیەکان هەم خێزانی ئەو قوتابیانە ینی زۆر گرنگە خێزان چونکە خێزان لە پێش هەموو کەسێک و هەستی پێەکە کە تاکێک لە تاکەکانی ئالوودە بووە یاخود لەسەر ئەو ڕێچکەیە بەرەو ئالوودە بوون بڕوە بۆیە کە زۆر گرنگە وەزارەتی پەروەردە بابدا بە ئەو جۆرە منهەج و سیستەمانەی کە قوتابی بەتایبەت چکە ئێستا بمانێ و نەمانوێ
قوتابخانەکان با بڵێم پەیمانگا و کۆلێژەکانی ژانی بوونەتە شوێنێک کە بازرگانی تیابکرێ بۆ مادەی هۆشبەرانی بۆ ناوەندێکی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر بەکاری بێنن بازرگانەکان بۆیە زۆر گرنگە لە بەرنامەی حکوومەت ئەوە هەبێت لە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵاش کە تەواو مهتەبن بەوەی کە قوتابیەکان ئاگادارکەن لە مەترسیەکانی ئەو مادەی هۆشبەرە و بۆیە کە دووبارە و سێباران ئێمە هەمومان بەیەکەوە بینە بربەستێک لە بڵاوبوونەوەی ئەو ژەهرە. بەڵێ زۆر جارە بینین کە لە قوتابخانە سەرەتاییەکاندا با بڵێن ڕێکخراوێک لیژنەیەک تایبەت سەردان دەکات و بەو مناڵانی کە پێویستە لە سەرەتای خوێندندان بۆ منە ڕێنمایەکانی هاتوچۆیان پێ پیشان دەدا فێریان دەکا کە چۆن ئاگاداری خۆیان بن پێت وانێ پێویستە ئەم بابەتەش بگاتە قوتابخانەکان لە ڕێ ڕێکخراوە بێ لە ڕێی کەسانی وەک ئێوە بێکە لە بوارەکەدا شارەزاییتان هەیە ینی با بڵێن پەیوەندیەک دروست بکرێ لەو بەینەزا بەتاکید چونکە هەموو ڕووداوێکی هاتوچۆ بێتە هۆی گیان لە دەستدان یاخود برینداربوونی کەسێک بەڵام ئێمە گە بیکەنەوە مادەی هۆشبەر زۆر زیانی زیاترە لە ڕووداوی هاتوچۆ لە ڕووی ئابوووریەوە ئەوە زەرێکی زۆر بۆ کەس و بۆ تاکە و بۆ خێزانە بۆ کۆمەڵگەیەژەگەێنێ ئەگەر هەر کەسێ تووشی ینی تووشی ئالوودەبوون بێ لە ڕووی با بڵێن تەندروستیەوە وەکو بۆم باس کردی ینی ئەمە بەجارێکەوە نیە ڕۆحی کابرا بکێش ینی لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکانەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جستەیەوە ئەنج پاشتە ڕۆحی کێشە ینی لە هەموو ڕوویەک و لە نایە بە ئەنج پاشترێت ڕۆحیش لێ ئەستێنێ ینی بەدڵنیایە ئەبێ حکوومەت بەرنمەیەکی زۆر جددی هەبێت لەوەی کە هۆشیارکردنەوەی قوتابی لە بیدایەتەوە ینی لە بدایەت لە ناوەندەکانی خوێندنەوە کە ئەمە بکرێتە منهەجێ ئەگەر منهەجێکی ڕسمی ساڵانەش نەبێ بەڵام لە ساڵێکە هەموو قوتابیەک لە هەموو ئاستێکە خۆشیاریکی پێ بدرێت لە ڕووی مەترسی مادە هۆشبەرەکە. باش دەستت خۆش بێت ئەمە ئەو بپرسم کەسێکی ئالوودەبوو بە مادەی هۆشبەر لەگەڵ کەسێکی تەندروست چۆن لێت دەرجاکرێنەوە؟ بەڵێ ئێمە کۆمەڵی نیشانەمان هەیە ینی کۆمەڵە نیشانەمان هەیە نیشانەی دەرونی و جستەیش ئەگەر نیشانە دەرونیەکان وەرگین ئەم کەسانەی کە توشبوون بە مادەی هۆشبەر کە تا گەیشتنەوە حاڵەتی ئالوودەبوو کەسانێکن زۆر بێتاقەت و لاواز لە ژیانە بە پێچەوانەی خەڵکانی ئاسایی و کە کاروباری ڕۆژانەیان بەڕێوە بە ناتوان کاروباری ڕۆژانەیان بەڕێوە بن بە شێوەیەکی وا تەواوی ڕۆژ لەوە لە ناو جێگادا نووسوو بن یاخو بە بەهێزی ڕەخشا بن زیاتر لە کاتێکی نیوە شەو یاخو درەنگانی شەوە چالاگە بن ینی ئەو ئەرکانی کە لەسەر شانیانە لە ڕژانی ڕۆژانە کە ئێمە هەوکو تاک هەمومان کۆمەڵ ئەرکمان جێبەجا ئیتر ئەرکێکی بازرگانی بێ یاخود با بڵێن فەرمانبەری میری بی یاخو هەر بێ ئەرکێک لەسەر شانە تو لە ڕۆژا بێ ڕایپەڕێنی ئەوان بە پێچوان ناتوان ئەرکەکانیان ڕاپەڕێنن ئەم کەسانێکی دایم خەواڵ و بەهێز و لاواز دەرەکەون لە ڕووی جستەیەوە کۆمەڵی مەشاکلی زۆریان بۆ دروستە بێ تۆ توانی جیان بکەیتەوە بەوەی خوی نامۆیان هەیە وەکو بۆم باسکرد لە خەو هەڵسانیانە لە شێوازی ڕنگ و ڕوخساریانە زۆر دەرەکەوێت ئەو کەسانە دایم ئاوی ئەو کەسان کە گەشتنتە پلەیەکی زۆر لە ئالوودەبوو دایم ئاوی لوت و چاویان هەیە دەمیان وشکە بێت لە خەڵکێکی ئاساییتر زۆر زیاتر ئاو بەکارهێنن لە بەرەوەی ئەو مادە هۆشبەرانە بێ هۆی وشکبوونی دەم و قورگ و لێویان و کون هەیە لە جستیان ئەوانەی کە دەرزی بەکارهێنن یعنی دایم لەسەر دەستیان لە بازویان لە مەچەکیان جێ دەرزی هەیە ئەوانە ئەو کەسانن کە بە مادەی هۆشبەری هێروین جۆری دەرزی یعنی هەندێک مادەی هۆشبەری ترکە بە دەرزی بەکارهێنن واشتی نامۆ سەیریان پێ بیندرێ ینی کۆمەڵ ئالەت هەیە لە مادەی هۆشبەرە ئەوانەی مادەی هۆشبەرە کێشن پێویستە پێیان بێ چرخی جیاواز لەو چرخانەی کە خەڵکی ئاسایی بەکارهێنن بۆ جگەرەداگرچانیان بە کاروباری ڕۆژانە ئامێرەکەیە کە مادەی هۆشبەری پێ گەرمەکەن و پێ کێشن و پێکەن بە دووگە پێڵم پایپ ئەویان هەیەیان دەرزی و سرنجی تایبەتیان لە یاخود لە ڕووی پزیشکیەوە نازەم چناوێکەوەی قۆڵی پێ بەسترێت بۆ کاتی دەرزی بەکارهێنان کۆمەڵە کەرەستەی زۆر سریان لەلا دروستە بێت لە ڕووی داراییەوە سیرکەی ئەم کەسانە کێشەی داراییان هەیە دایمە ینی ئەو کەسانن کە ناتوان کاروبای ڕۆژانیان بەدەست بێنن بۆ دەستکەوتی دارایی لەبەر پەنابەنە سەر کۆمەڵە شتی تر کە دەستکەوتی دارایی دایم کێشەی داراییان هەیە ینی بەوە جیاکرێنەوە
کەسێکی ئاسایی نین. ئەگەر لە ڕووی ئەوە سێری بکەین خێزان چۆن ئەم کەسانەی بناسێتەوە کە بینی کۆمەڵێک لەو نیشانانە لەم کەسای هەیە بە تەکید پێویستە یان دەستگا ئەمنیەکانی لێ ئاگادار کاتو یان خۆی دکتۆری تایبەت و مەخصەص دەرونی ئاگادار کاتەوە بۆ داچوون بەم تاکەی خێزانەکەیە. بەڵێ ئەو کەسانی کە تووشبووی مادە هۆشبەرەکانن لە ڕۆی با بڵین زانستیەوە چارەسەریان هەیە و دەتوانن جارێکی تر بێنەوە ناو ژیانی یاسایی؟ بەڵێ ئەوەش بە دوو ڕێگاکرێ ینی ئەتوانێت یەک چارەسەر بکرێن دووش ئامادەکرێنەوە بۆ ناو کۆمەلگا. یعنی وەکو هەموو ئالەدووبوویەکی تر زۆر جۆری ئالەدووبوونمان هەیە ئەوش بە هەمان شێوە ڕنگ بێ چارەسەرەکەی قورس بێ بەڵام ئەگە ئیرادە هەبێ و تواناش هەبێ وەکو هەموو نەخۆشیێکی تر وەک چکە لە ڕووی زانستیەوە توشبوو بە مادەی هۆشبە بە نەخۆشی هەژمار کراوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی دینیەوە بە کارێکی گوناکار پۆلێن کراوە لە ڕووی یاساوە بە تاوانبار لە قەڵەم دراوە لەبەر ئەوە ئێمە توانین زۆر بە ئاسانیانە ئەو خێزانە توان لە ڕێی دکتۆری دەرونی یاخود لە ڕووی دەستگا ئەمنیەکان کە ئاگادارکرێ ئەتوانن دووبارە و کەسانە ئامادەکرێنەوە بۆ کۆمەلگا و کاروبار و ژیانی ئاسایی خۆیان بەڕێکرێ. کەواتە با بڵێن کەسێکی توش بوو ئەگەر زووتر فریای بکەویت زووتر هەستی پێ بکەیت کەمە توش بووە بە مادە هۆشبەرەکان ڕەنگە زووتریش بێتەوە ناو کۆمەلگا و چارەسەر وەرگێت. تاکید هەموو کارێک لە قۆناغە بیدایەتەکانە زیاتر ئەتوانێت سەیتەرەکەی بەسەریا و کۆنتترۆلیکەی ئالۆدوبووی کە گەیشتە قۆناغێکی تاو ئالوودە بوو یعنی زۆر خراپ چەندین مادەی بڕی بوو ینی هەموو جارێک کە کەسێک کە مادەی هۆشبەرێکیش لە مادەی با بڵێ سووک خەفیفەوە دەست پێەکە کە گەشتبێت مادە قورسەکان و تەواو ئالوودو بێ تەبعەن چارەسەرکردنی زەحمەترە چارەسەرە کرێت بەڵام زەحمەتر و کاتی زیاتر و کولفەی زیاتری دارایشی پێویستە. لێرە لە کوردستان با بڵێن نۆرینگەیەکمان هەیە تایبەت پێ بۆ کەسانێک کە مادەی هۆشبەریان بەکارهێنا و ئالوودە بوون یاخود شوێنێکی تایبەت بەوانە هەیە؟ ئێستا لە کوردستان یەک جۆ چارەسەر هەیە ئەویش دەستگا ئەمنیەکانە وەکو لەلایەن میریەوە کە زیندانی کردن و ئیتر ئەو ڕیفۆرمی خۆیان لەسەر ڕۆن دووبارە ئامادەکردنە بۆ کۆمەلگا بەداخەوە ئەو جۆرەمان نییە کە وەکو نەخۆشە ینی شوێنێکی تایبەت و مختص هەبێت کە وەکو نەخۆشە چاودێری بکرێن لە ڕوا پزیشکەکە و ئامادەکرێن لە ڕوو دەرونەکەش چکە پێویستی بە دوو جۆر چارەسەرە پزیشکیش و دەرونیش بەڵام هەر خێزانە کەزانی تاکێکی بەرەو بۆ ڕێک چەوتە ئەڕوا ئەگە زوو فرێکەوێ لێرە نۆڕێگەی پزیشکی با بڵێن دەرونی هەیە ئەتوانێت ڕێگەی ئەو پزیشکە بەڕێزانەوە نۆڕێگە پزیشکان ئەگە نەیویست لایانی ئەمنی ئاگادارکە یعنی نەچوو بە قاڵبەوەی تجارەت و ینی کۆمەڵی خەڵکی تر بەخۆی گیرۆ دەکا خۆی ئەتوانێت لەو ڕێگەیەوە بە ئاسانی چارەسەریکە بەڵام ئەگە گەشت بێتە قاڵبێکەوەی کە زۆر بەتەواوی مدمین بێن بە یاخود بێتەوە بازرگانێک یاخود تێوە گلابێت لە بازرگانی لەو مادێ بە تەکید ئەبێت دەستگا ئەمنیەکان ئاگادارکرا. ئەو کەسانی کە مادەی هۆشبەر بەکارێن گەشتوێتنە حاڵەتێکی تر ئالوودە بوون بە مادەکە ئەگەری ئەویان نییە کەیتە بەرەو تاوانیش بڕۆن یاخۆت زیانیان زیاتر ببێت؟ خۆی کێشەی گەورەی ئەو مادەیەوەی کە تۆ هۆش بەرناوکی خۆی لە خۆی وەرگیراوە کێشەی گەورەی مادەوە لە هۆشی خۆت ناڵێ ینی ئینسان کە لە هۆشی خۆی نەما سەیتەری لەسەر خۆی نەما بە تەکید بەلای کاری خراپ و کاری تێکدەرانە و جۆرەها تاواناچێ بەڵام مادەی هۆش بە خۆی واولی ئەکا کە ئەو کارانە بکەی وەکو باسمان کرد ینی بودجێکی زۆری پێویستە بۆ دەستێنانی ئەو مادەیە تۆش ناتوانانی واشە لێ ئەکە ناتوانانی کار و ئەرکەکانی خۆ ڕاپەڕێنی لە ڕووی مادەوە خۆ تەکمیل بکەیت و ئەو مادەیە بدەستخی مەجبور چی بکەیت تاوانکەی دزی بکەیت یاخود زۆر جاربینیمانە ناو خێزانەکانە کە خێزانەکە بوونێتە هۆشکار لە تاکی چەند کە کەلوپەلی ناوماڵ ینی هەموو کەلوپەلی ناوماڵەکەی بە شێوازێکی خراپ بردووە و دزی با بڵێن دزیوێتی لە ماڵەکە بوردی فرۆشتێتی بۆی کەپارە بەدەست بێنەوە ئەو مادەیە بەدەست بخە تەکید ینی سەرئەنجامی هەموو ڕێگەکان ئەو باتەوە بۆ کارێکی تاوانکار بۆیە کە یاسا قەدەغەی کردووە ینی هیچ هۆکارێک نیێوا لێکا کە تۆ کارێکی باش و شایستی پێ بکەی هەموو سەرنجامی هەموو ڕێگاکانی ڕاتەوە بە ئەو خاڵی کە تووشی تاوان دەکات. دایک و باوکان ئەرکیان چیە لە پێگەیاندنی نەوەیەکی تەندروست کە دوور بێت لە هەر مادەیەکی هۆشبەریان هەر بەکارهێنانی هەر ڕێگەیەکی هەڵە؟ دایک و باوک لەو کاتی کە بڕیاری با بڵێن دروستکردنی خێزانیان ئەبێ ئەو بەرنامەیان هەبێت کە خێزانێکی تۆکمە و پەیوەندیکی کۆمەڵایەتی تەندروست لە بینی تاکەکانی هەبێ
کە دایک و باوک کێشە لە نێوان دایک و باوکە هەبێ و خێزانێکی لە بەرێک هەڵوەشاو بن ئێمە عادەتەن یعنی زۆربەی زۆری ئەو حاڵەتانی هەمانە تاکەکان لەو خێزانانەوە سەریان هەڵاوە کە هیچ با بڵێن قیەمێکی خێزانی یاخو پەیوەندێکی کۆمەڵایەتی تون نەماوە لە بینی ئەو خێزانەیە هەر تاکە و بەسەر بەخۆی ژیانی خۆی بەسەرەبا ئەگەرچی لە ماڵێکی ژابن حاڵزمان هەبوو لە ماڵێک بوون بەڵام چەند تاک بوون هەر کەسە و ژیانی خۆی بە ئاراستی خۆی هەڵبژاردو و ئەو جۆرە یعنی هیچ با بڵێن سەیتەرەیەک نەبووە کە دایک و باوکەکە بیکەن بەسەر خێزانە و خێزانێکی تەندروستیان نەبووە کێشەکە لێرە لەو حاڵەیە کە دایک و باوک بە تەندروست نەژین ژیانێکی تەندروستیان نەبێت ینی سەرچاوەکانی ژیانیان دیار نەبێ هەر تاکێک خۆی سەرچاوی خۆی پەیدا بکە ینی بە چ ڕێگایە بتوانێت خۆی ئەگەر ئێمە دایک و باوک ژیانێکی تەندروست هەڵبژێرن تاکی تاکێکی تەندروست بەرهەمەهێنن بۆی ئەرکی ئەوانە کە بە تەواوی چاودێری هەم شوێنی داهات و بەدەستهێنانی مادەی منداڵەکانیان بکەن هەم کاروباری ڕۆژانە و کات بەسەردنی مناڵەکانیان لە کوێ بەکار بەسەرە بن چ جێگەیەک بۆ کوێ ئەچن چی ئەکەن کات بەسەرمنی ئەم مناڵانیان ینی لە ژێر قیاس و ڕەچاوی دایک و باوکان بێ بەڕاستی زۆر ضرورە لە دایک و باوک بزانن هەم دەستکەوتی مادی هەم کاتی مناڵەکانیان چۆن بەسەرە بن ئەکید وایە زۆر جار بەس لەوە کرێت کە دایک و باوکان گلەی وایان هەیە کە مناڵەکانیان دەچنە کافەیەک دەچنە با بڵێن شوێنێک کە نێرگەلە بکێشن یاخۆت کەمێک بمێننەوە ئیتر ناتوان دەستبەرداری و شوێنە ببن یاخود زۆر جار باس لەوە کریاڵان ڕەنگە لە کافیەکاندا مادەی خۆشبەر بەکار بهێنرێ لەگەڵ نێرگەلەیە لەگەڵ مادەیەکی کحۆلیە ئایا ئەمە تا چەند ئەڕێی تێدەچێت ئێستا ئێمە بە تەرکیزمان لەسەر بۆچی ئەڵەن کافێ بۆچی ئەڵەن کافتریا یاخو شوێن نێرگەلە کێشان بە ئام ئێمە وەکو باسمان کرد لە قسەکانی پێشووترمە ئەو ڕێژەیە کە زۆربووی توشببووی تیا گەنجە چێژ لە شوێنی نەرگەلە کێشان و کافێ و با بڵێن نادیەکانی تایبەت بە کات بەسەربردنی گەنجان کۆ بێت و گەنج بۆیە کە دایک و باوکان ترسیان لەو شوێنانە هەیە کۆمەڵی گەنجی زۆر لە شوێنێکی وایە کۆ دەبن و تەبعان بەرکەوتە ئابێ تەبعان ئەو کەسانی کە هەوڵی ساکردنەوەی ئەو مادانەیان یان توجارە کە توجاری ئەو مادانن کوێ هەڵبژێرن ئەو شوێنەی کە گەنجانی تیاکۆ بێتەوە کوێ ئەو شوێنای گەنجانی تیاکۆ بێتەوە بە زۆری لە وڵاتی ئێمە کۆمەڵگەی ئێمە کافەکانە ئەمە وا ئەکا ینی ئێمە ناوی کافەکان بێنین بە شوێنێکی ینی شبه مەترسیدار بێ بۆ ئەوشتە بۆیەکە زۆر ینی لەوە چێ دانانی کافەکانی ئامانج لە دانانی ئەو کافەیە بۆ بە شوێنێکی کاتێکی ئارامی تا بەسەر بەریت و شوێنێک بە بۆ کۆبوونەوەی چەند هاوڕێ و دۆست و خۆشەویستێ بەڵام ئەو کەسانی کە بازرگانی بۆ مادە مەترسیدارەکەن تەبعاً ئەو شوێنە هەڵبژێرن کە زۆرترین ڕێژەی گەنجی تیاکۆ بێتەوە بۆیەکە پێویستە هەر لە لایەنی میری لە لایەنی خێزانیش سانسۆر هەبێت لەسەر ئەو شوێنانە لە تەمەنی ئەو کەسانی کە سەردانی ئەو شوێناناکەن یاخو لە ڕووی بابن لە ڕووی ئەمنیەکەەوە هەڵسەنگانن کرێ بۆ ئەو کەسانی کە ئەو شوێنانە بەڕێوە بن گرنگە دایک و باوکان پێش هەموو شتێک هاوڕێی منداڵەکانیان بناسن ئەو کەسانە بناسن کە منداڵەکانیان گفتوگویان لەگەڵدا دەکەن پێتوانە ڕاکێشانی منداڵێک گەنجێک لەلایەن هاوڕێکەوە ئاسانترە بۆ ناو کارە تاکید ئەمە حاڵەتانی هەموو سیلسلەی هاوڕێتی بووە یەکتریان ڕاکێشاوتە ناو کارەوە و ئەو کەسانی کە نیازیشان هەیە کە گەنجێک کە ئیکەنە هەدەف بۆ ئەوی تووشی ئەو مادە خراپەی بکەن لە ڕێگەی هاوڕێتی و خوانی لێ نزیکەکەنەوە داخل بە پرۆسەکەکەن ئەوان بۆیە کە دەستکەوتی مادیان لێ دەستکەوێ بەڵام دایک و باوکان ئەوەی گرنگە کە بیکەن وەکو تۆ چۆن ئاماژە پێدا ئەو کەسانە بناسن کە منداڵەکانیان لەگەڵ هاتوچۆکە ئەو کەسانە بناسن ئەو شوێنانە بناسن ئەو کەسانە بناسن کە منداڵەکانیان کاتەکانی ژیانیان تیا بەنە سەر زۆر زۆر گرنگە چاودێری لەسەر ئەو کەسە شوێنانە هەبێ زۆر زۆر سپاس بۆ گفتوگەکانت بەڕاستی هەموو گفتوگەکان بە پێس بوون دواوتەی تۆ چێ بۆ دایکان و باوکان بە تایبەتی و بۆ گەنجان زۆر سپاس بۆ تۆ و دواوەتی من بۆ گەنجان ئەوەیە کە ئەو تا ئەتوانن لەو مادانە دوور بن هەموو مادەیەکی هۆشبەر چونکە هیچ خێر و خۆشی و ئاسوودەیەک بە دوای خۆیان نەهێنێت تەنها پەلکێشتەکە بۆ تاوان ناخۆشی نەخۆشکەوتن بەدەستی خۆتان نەخۆش مەخەن تکایە دایکان و باوکان پەیوەندێکی تەندروستی خێزانیتان هەبێ با تاکەکانتان ناتان دروست نەبن با تاکەکانتان نەخۆش نەکەون بۆ مادە ژەهراوێ نەبێت هۆی لە دەستدان و پەرتەوازەی خێزانیتان بۆیەکە زۆر سپاس بۆ ئێوە بۆ هەموو ئەو ناوەندە میدیایی و
ڕێکخراوی و میریانەژەکەم کە کار لەسەر ئەوەکەن خێزانی تەندروست بەرهەمێنم بکە تاکی تەندروست مەهابێت لە کۆمەڵگە. سواسکە گفتوگەکانی ئەمڕۆت پڕ زانیاری بوون بۆ ئێمە هیواوە خوازین کە دایکان و باوکانش زیاتر مامەڵێکی وریایانە لەگەڵ نەوەکانیان بکەن. زۆر سپاس بۆ کاکاوسەر ساڵح کە شارەزای لە بواری مادە هۆشبەرەکان زانیاریکی تەواوی بە ئێمە بەخشی ئەمڕۆ هیوایەوە خوازین کە هەمان بتوانینەوە زانیارانە پەیڕەو بکەین بە باشی بەکاری بێنین بۆینەوەیکی تەندروستمانە بێت. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. سپاس بۆ سپۆنسەری سەرەکی پرۆگرامی ئێواری سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیا شاد بن. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.